بەناوی خوای گەورە و میرەبان بیسەران و بینەران لە هەر جێگایەکان سڵاوتان لەوێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتی وەی عەزیز و خۆشەویست هاتمەوە. خۆشەویستان تەوەری ئەمڕۆمان باسی دۆخی کارەبا دەکەین. با بزانین لارێمی کوردستان دۆخی کارەبا لە چه ئاستێکدایە؟ ئایا هاوڵاتیان لەو کارەبایی کە پێیان دەدرێت ڕازین؟ نرخی 1 ئەمپێر کارەبای مۆلیدا لە 10,000 دینار کەمتر نییە کە دەدرێت بە هاوڵاتیان. ئایا ئەو پارەیە بۆ هاوڵاتیەکی فەقیر بۆ موچەخۆرێک با بڵێن گونجاوە لە کاتێکدا بە 45 ڕۆژ جارێک موچەکەی پێدەدرێت؟ بازار و کار و کەسابەتیش لەلایەکەوە ڕۆژانە ڕوو لە کەمبوون دەکات. ئەم کارەبای خراپەی هەرێمی کوردستان هاوڵاتیان لێ ڕازین؟ ئێوە بیسەر و بینەر بن با بزانم سەرنج و تێڕوانینی هاوڵاتیان چییە؟ لەگەڵمانە بن. کو داهێنانیان هەبوو لە پاشەکەوتنی موچە ئێستا داهێنانێکی نوێیان هەیە هەڵسانی خەڵک لە خەودا مۆلدە نەبێتن هەر بۆ گەرما هەدەستۆی نەمارێ باوک لە ماڵەوە کە ئیش دەکا ئەولەویەت لۆ منداڵەکانیتی حکوومەتەکەیمە ئەولەوێت لۆ ملەتەکەی خۆی نییە نەک بێزاریات تەمەنی یەکەشوچ من عیب نییە منێ ساڵان لەسم مێزیمە بۆ ئەها ڕزالەت هیلاکمان دەکەن کەنجی کارەبا چا دەبی بە بڕوای تو؟ تەمای ئەو خوای ئێستا کارلۆکی زەمای قەدیمانلیاتی بە دووگوردی بابمەنیالی بن و کاکەشان دەرێ باش نێم لێ بکە قەلبی تاوانیە نەخۆشە. دۆخی کارەبا چۆنە لەگەڵ کارەبا دۆختان چۆنە؟ وەڵهی کارەبا خراپە لە ڕووی خراپی ڕیسەکە هەر کەمەوە هیچ ئەوە کەم لە کەم بوونی لە هاویندا وەختی ئیشمان پێەیە کەمە کە لە بۆ فێنکەرەوەشتووە لە دستانش دەگەر لەو گەرمکردەوەی هەر کەمە کەواتە لە وەختە چی ئیشمان پێێنێ باشە کە بەهارە ئەو کاتێک کە پێویستە کارەبا نییە یان کەمە کەمە کە بۆ هەشە یعنی ئێستا کارەبای یعنی کە نمونە هاوینان کە پێویستمانە نییە لەولای لە مۆلدەکەش تۆرەمان لێ بوویتەوە چکە کە ڕێسی نەبی مۆلدە دەدرێتەوە مۆلدەش لە باتی ئەمپێری 5,000 بێتەوە 6,000 بێتەوە هەر لە 10,000 بەسەرەوە دێتەوە هەر کەمترین نیە لە هاویندا ئەمپێری. باشە فەقید چۆن دەتوانێت هەژارێک چۆن دەتوانێت پێڕابگە پارەی مۆلی دەبدا لە کاتێکدا کە کارە باشی بۆ شێوەیەکی باش نییە کاربایکی بیچار کاژمێری نیشتیوانی نییە باشە چۆن دەتوانێت؟ وەڵڵاهی ئێستا بزروفەکە بڕۆ بۆ بازارێدا بڕۆ بەس تەمەشا ئەو بازارێکە بزانە بازار کووە بزانە دوکاندار هەمووی دانیشتەوە نازان خۆی بەچ بخافرێنی بازارشتان خراپە بازارش خراپە کە بازارش لە بچ بەسترایەوە ئێستا نمونە ئەگەر بازار پەیوەندی بازار عام هەمووی پێکەوە ڕەبتە لە چ لەگە چ بەسترایەوە بازاریمە لەگەر معاش بەسترایەوە بەڕاستی ئیسابگەمەش معاش خۆرین لە چێ لەبەوەی کە ئەگەر کەسە سەتا چەندی خەڵک مۆزەفە سەعب موچەیە کابرەم پارەی نەبی نایەتن لە بازارش تەش بکڕێتن پێویستێکی خۆی جێبەجێ کات ناچار دەبی دەست پێوە دەگری ئەگەر ئێستا من لە ڕۆژی دەرێم وڵی چاکە دێچتیش دەکڕی چکەوە وەکو ناچارەکەی کارێتە بازار بەڵام ئێستا وەکو پارەی کارەبا و ئەوانە هەر دەبی بشدا ئەگە قەردیش کە ناچارە چ دەکایە بەبزانم دۆخی کارەبا چۆنە لەگەڵ کارەبای نیشتیمانی چۆنن کارەبا باشە؟ ئەو کار بە 16 ساعتێک کە باسی دەکەی کە 6 ساعت بە فعلی نییە زۆر باشین هیچ خێزانێک نییە شەوان 3-4 هەر نستەوە لەبەر ئەو کارەبا نازدارەی هەموو خەڵکێک یەک لەوانە ئەمە ئەو چەندین شەوە تا بەیانی چەندجا هەردەستینەوە تا ئەو کاتێ مۆلی کارەبا ئام دەبڕێن لە ناوەندی ئەو خۆشیر نەخۆشەدا و کارەبای مۆلی دەدێ و کارەبا ئام دەبڕێتەوە و مۆل دەدێ بەڕاستی معنای شەوانەی خۆشیان لە بۆ مەڕێ خستێت زۆر سوپاسی حکوومەتی هەرێم دەکەین زۆر سوپاسیان دەکەین کە شەوانەوەیان کردی ئەمە دەجا هەستینەوە بەڕاستی معنای ئەوە ژێک لە داهێنانەکانیانە کو داهێنانیان هەبوو لە پاشەکەوتنی موچە ئێستا داهێنانێکی نوێیان هەیە هەڵسانی خەڵک لە خەودا. ئێستا تۆ زۆر بێزاری لەوەی کە کارەبای نیشتیمانیت خراپە چمان باشە پێم برێت چمان باشە بەس پێم برێ الحەقی ناحێ بەس ئەمن و ئاسایشەکە باشە ئەویتکار هەمووی خراپە ئەو ڕێی خۆمە
نرخی کارەبا چۆنە نرخەکەی گرانە هەرزانە من هەموو ماگان بحکمی بخۆم زۆر ئاگەم گڵۆپی زیاد لە ماڵەوە دای من ئەوها دەگەڕێم لە غورفەکان ئەگە گڵۆپەک زیاد پێ بیدە کوژێنمە ئیلا شوێنێکی دانیشتینە کارەبا زۆر کەم ئیستعمال دەکەم بە ئەرکەچی نیشتیمانی خۆم دەزانم ئەم ڕاستە قسان دەکەم بەڵام ئەمن یەک بستە خاچی خۆم بە هەموو دنیای نادەم وڵاتی خۆم خۆش دەوێ ئەمن شەر نییە معنەی ئەوەی کە سەرپەرشتی ئەو وەزعیدەکەیان دەسەڵاتدارە ئەم علاقەم دەسەڵات نییە ئەم خاچ کوردستانم خۆشێ بە خاچ خۆمی دەزانم ئەسڵەن ئەوانە بە خاچ خۆیان نازانن ئەم بە خاچ خۆمی دەزانم بە دەیان و بە هەزاران خەڵک هەیە کە قسە دەکا خۆشەویستیان بۆ خاکە ئەگەر نادەتوانێت توش بەگەر گەمژەهەتی و ماستاوسی ئەوانە بکەی و چەپڵە لێدەی و خۆت تێقوتێنی و ئیسفادەش دەکەی و بەخۆی ئارزی دەپێناو پێچان وەردەگری و بەڵام تو حەز لێ وڵاتەکەت خاوێن بی وڵاتەکەت لەسەر ئەساسی دام و دەستگابی انتخابات ئەساسی 4 ساڵ جارێک بی هەر بوون جارێک چێ ئیشی باش بکە ئەو هەڵبژێردرێتەوە نەک هەموو جارێ دەموچاوەک لە هەموو وڵاتانی جیهان بڕۆ سەرۆک وەزیرانی کەنەدا بە پێیان هاتووی دەکا وڵاتەکەش کاربە 24 ساعت نایسە تەلەڤیزیونیش برێ من ئەوم کردی کاربان 24 ساعت کردیەوە ئەرچی سەرشانێتی یان نێتە ناو سیاست یان هاتە ناو سیاست بۆ دەسەڵاتدار دەبی خزمەتکاری میلەت بی ئەگەر نا 4 ساڵ دەری دەکەم بەڵام هیمە دەرکردن نییە وەڵڵی هەرچ بکات 4 ساڵ کە دەردەستەوە لێ بەداخۆ ئەو هەیە بابزانم دۆخی کارەبا چۆنە لەگەڵ کارەبا چۆنە کارەباکەی بە زەبری پارەیە ئەگە نایز نییە ئارێ وڵە گرانە و قورسە ئەو مانگەی 800,000 هاتەوە ئەمپێری ئارێوەڵە باشە ئەوە گرانە لە بۆ فەقیری هەلومان دەرنانی بەس ناچارین ئارێوەڵە ئەگەنا بە تاریشیشی شەکەمان ناڕوە ئارێوەڵە باشە بە بڕای تو بۆچی نرخی کارەبا گرانە لەبەر چییە لەبەر ئەوەی لە بەردەستی من و توی نمایە لە بەردەستی فەقیری ئەمی کردتە بەردەستی دەورەمەندەکان ئەوانیش هیچ خۆیتیان لەگەرەوەوان شریکن تەنسیقیانەیە هەرزان ناکەن دەرەی ئەوها گرانە دەرە لێکەوە بێمنەتە بەدیلی نییە بەدیلی نیارەوە پێت وایە لۆ هەرزان نابی لەبەر چیانی کەنجین هەرزان دەبیتن یان بە بڕای تو چ ڕۆژێک دادێ یان کەنجینە و ڕۆژەی کە نرخی کارەبا هەرزان دەبتەوە وڵی ئەو ڕۆژێ ناوێرین ئەگەنا ئەو گۆڕانکاریەک بەس ئەو وەزعی داوێ دەڵێن خەڵکی وڵاتانی دیکە دێن لە ئەزمموی هەرێمی کوردستان دەگوازنەوە دەڵێن کارەباکە زۆر باش و دەبن بە وڵاتی خۆیان ئێوە ئەوانی ژاکە بە پارە دەبن ئەگە بە پارە نەبن دەفرۆشنەوەن بە هەرزان بەس بە سعرەی وان نادەن ئەمە فرۆشراینە ئەرێوەڵ ئەمە فرۆشراینە یعنی ئەو والداتی ئێستا ئەو پارە هەموو دەڕوالۆ دەوڵەتان ئەو پارە لێرە ئیش بکە باشتر نییە کارەبای نیشتیمانی تۆ لە هاوین و لە زستانە زۆر پێویستت پێەیە لەو دوو کاتەیە کەمتر دەدرێ با وڵاتیان لەبەرچی لەبەوەی پێویستمان پێەیە بەدیلیان نییە ئەساس بەدیلەکەیە ئەوانە وای کردێت و بێزاری پێوە دیاربی نەک بێزاریات تەمەنی یەکەش وچ من عیب نییە منێ ساڵان لەسم بێزیمە بۆ ئەوها ڕزالەت هیلاکمان دەکەن هەر زۆر بێزارین بەس ناچارین و لە بە خاتری مارومدارمە شەرمان بەخۆیە بەڕاستی خۆمە دەست لە مارومداری خۆمان بەرنادەین ماگە ڕێتکە هەبی دەگرینە بەر بەس ڕێ نییە وڵە کارەبا عیبی نییە ناوڵە کارەباتان باشە ڕۆیسی دێتەوە مۆ دەدێتەوە هیچ عیبی نە بێ کارەبا نابی مهمەوەیە ناوڵە خەڵکی دەرێ کارەبام خراپە کارەبام باش نییە وڵایی ئێستا من مارم وە لێرە لەو بەری جادەیە لە مارارێتمان لە ئیشارێتمان ئەم بێ کارەبانینە لە خۆی بەزەبن هەرێوەڵە لە دۆخی کارەبا ڕازیەت و وڵی عیبی نییە نرخی ئەمپێری مۆلدەی چەندە وڵی عسەب ماگانەیە ینی بخۆداری چەند دەدەی مانجوەیە 50 چلە 6 تا 7 ئەوواە 7,000 لە بۆ فەقیری زۆر نییە وڵایەوە جار دەوی هەر ئەوەندەیە زۆر کەم بێتەوە 30,000 لێتەوە 40,000 لێتەوە هەر دەبی بدەی پارەکەی ڕاستە دەبی پارەی بدەیت بەڵام بۆ فەقیر وەکو خۆ دەڵێ 6,000 زۆر نییە وڵایەوە جەوە برێن چخۆ بێم وە لە دەبی کابراگە نەیبیتن ڕانە چشی چ بکە هەر دەبی هاتبی مۆل دەکەت هەبی ڕۆیستەکە شتەبی لا حاجی کارەبا کووە خراپە ئەریوەڵە خراپە عادی نرخەکەی کووە نرخەکەی باشە هەرزانە هەردووچان نازانم برێم ئی کارەبای مۆلیدەی ئەو جارە 16 ئەمپێری 16,000 لۆ فەقیری زۆر نییە ئەدی کو زۆر نییە بەریاڵ چەند کارەباتان هەبووە
کارەبامان ئەوڕۆ 1 ساعاتە بووە شەوێژ هەتا ساعت 5 هەمان بووە لە ساعات 3 لۆ 5 باش ئەوەندە کمە بۆ گەرمای خەڵک پێویستی بە کارەبای زیاتر نییە بەدیکو بەس مۆلیدەیە مۆلیدە کاگە مۆلیدەکە نەبی دەبی هەم پێرێژ نیمە چ من هادەی بمری خوانەکە ئینشاڵا ساغ دەبی کوڕم ئەرێ وەڵا پێرێژ لە بە گەرمایەوە دەرێ ئارە بە گەرمایە لە گەرمایە دەی بمری باش لو کارەبای نادەنە خەرچی وڵی برێمچی برێمچی چ برێم هەرچی برێم نابی کەنجی کارەبا چا دەبی بە بڕوای تو تەمای ئەو خوایە والله بەعام خراپە باش نییە بەڕاستیە خاستن بەو هاوینە ئێستا خەڵک یەکجار زۆر پێویستی بە کارەبا هەیە بە تایبەتی لەبەر ساردکەرەوەی باشە بە بڕوای تو نرخی کارەبا چۆنە هەرزانە باشە واللهی بە پێی گوزەرانی خەڵک ئێستا بە پێی مەعیشەتەکەی زۆر خراپە گرانە بەڵام بڕیاریدایە حکوومەتکەوە زیاد بکرێ مانایە زۆر گرانتریش دەبی و دەبتەبارەکی یەکجار قرز لەسەر خەڵکی خەڵک بۆ لە دەڵێ لە بۆ خەڵک دەبێتە بارگرانی خەڵک پارەی نییە خەڵک موچەی نییە لەبەر چی ئەمە لە بازاڕین دەزانین وەزعی خەڵک کووە یعنی بە گوێرەی بازاڕی خۆم زۆر فەرقی کردیە بازار کووە ینی باسی بازارت کرد وڵی ئەو کاتی ئەگەر بێت و 2-3 مەعاش بە تۆزێک بە مەزبوطی بدرێ باشە ینی بەڵام مەگەر بە مەزبوطی نەدرێ جاری وایە بە 45 ڕۆژ 50 ڕۆژ مە خۆشم فەرمان بەرم بەیانیان داهەم دەکەم ستا ئەو موچەی بە 45 ڕۆژ ئەزە موسم وەرگرتیە دێنەوە سەر کارەبا بە بڕوای تو کەی نییە دۆخی کارەبا باش دەبی خەڵکی سرحات دەکا ئیتر کێشەی کارەبای نامێنێ وڵی وابزەم لە وڵاتی چانابی بە هیچ پلان نییە پلانی درێژ خەیان نییە ئەی باشە ئەوە هەرێم نییە کارەبا دەفرۆشێت دەفرۆشێ لۆ چ دەیفرۆشی دیارە وازعە لە بۆ جیرفانی خۆی دەفرۆشی لۆی نییەکەوە ملەتەکەم نەمجارەوە دەڵێم دەڵێم عادەتەن ئینسان کە ئیش دەکا باوک لە ماڵەوە کە ئیش دەکا ئەولەویەت لۆ منداڵەکانیتی حکوومەتەکەیمە ئەولەوێت لۆ ملەتەکەی خۆی نییە چێە وازع دیارە زیاتر لۆ خۆیتیان یەکەم جار ئەو جە دوایە لۆ خەڵک و بێگانە ئەو دوایە دێتەوە عنی ئەمە جیلی سێمی زانم دۆخی کارەبا چۆنە کارەباتان باشە وڵی کارەبا ڕێزی خراپە ئارە وڵی کارەبا ڕێزی خراپە بەس مۆلێکن مارەمە یەکسەر پێ دەکە ڕیسی لۆ خراپە ینی پێم برێ بزانام کو خراپە واللهی نازانم بەس زام کارەبا دێو دەبڕێ درێت ترافلایتە ئارێ وڵە کاربە ڕێسی قسە خراپە بەس مۆلەکەی مۆلدە نەبیتن هەر بۆ گەرما هە دەستۆی نەمارێ دەسووتێ بۆ گەرمای کو ناوستێ بۆ گەرمای کاربا یەکسەر پێ نەکاتنەرەوە ڕاستوی هەرفۆکی فیز دەکە یەکسەر برگ دەکە بۆ نارێوەچی فیز دەکەم نیش فیز دەکەم نا فیز ناکە دەچین لێت دەینەوە باشە لەبەرچی دۆخی کارەبا لە وڵاتە ئەوە خراپە واللهی نازانم وڵای لە بەس خراپە باشە پارەی مۆلیدەی ئەمپێری مۆلیدا گران نییە کو گران نییە 13,000 و ڕۆ بەکات چەند ئەمپێر 3 ئەمپێر 2750 دا بۆ تۆ وڵاتی زۆر نییە وڵای ئەگەر مۆلدە پێ نەکاتن ئێستا و 3,000 دەدەمە مۆلدەی ڕیسەکبی 50,000 دێ ڕیسەکەی باشتر نەک دێ مۆلدەی ڕیسەکە هەموو شتێک پێ دەکەی ئەگەر ڕیسیەبی مانجێ 50,000 بدێ ڕیسی باشترە نەک مۆلدەی پێکا ڕیسی لە بەرەوەی خراپە خەڵک پارەی ڕیسی نادا ناوەڵە برەمەم پارە هەدەم ئەم 150 نەسەنیا ئەو زەعاالەمە نادا من نازانم لە بەچنادا ئێستا تو کارەبات خراپە خەڵکی شێ دەڵێ کارەبام زۆر باشە دەڵێ کارەبان باشە و 24 ساعت هەیتن بە مۆلدە بۆ ڕیسی بە مۆلدە بە ڕیسی 24 ساعت هەیە بەس ڕیسی ئەوەندە نییە کارەبامان کوی برێ وەزعەکە خراپە ئەگەر مۆلیدە نەبی هەریز نییە هەر زۆر 3 ساعت ڕیسی دێتەوە بە پڕپڕ دەی بچی ئیشەکانی هەیتە جلشێ شوی و بڕەخۆت فێنەکێ لەو گەرمای دەنا بە 3 ئەمپێر و 4 ئەمپێری بەزم بەڕی دەشەیش پێ دەکات خراپە و کارچیە لەبەرێ بە خۆمان خراپین بە خۆمان خراپین حکوومەتەکەشمان بە هەموو نەوع قەردارە ئەوەش پیلانێکی جیهانیە نەک برێ میلا لێرانە لە ئەو دەوڵەتانەیە کە زوو ملکەس دەبن لە بۆ ئەو چەند کەسەی کە جیهان بەڕێوە دەبن بیدایەت قەرزت دەدەنێ و ژیانت خۆش دەکەن و ئێستا لە بۆ نمونە ئێستا 2023
2014 و 13 و 12 کورنە دەیرای تەماشای عالەمێ بکەیت چای ناو چای دنای پارەم ێ دەگوت سولەی دەکەم ئێستا حکوومەتەکان قەردار کرد پارەیان دایە بە قەرد ئەمەش دەوڵەت نینە ڕاستیەکەی ئەوەیە کە من پێت دەرم ئەمە دەوڵەت نینە کەس مەقسەد قەردت بە ڕیبا دەداتێ و جە ڕیبایەکەی ئێستا عێراقش قەردارە هەموو دەوڵەتە قەردارە لە گۆگڵی لە بۆ زانیارێک لە بۆ ئەو کەسانە با بنووسن دیبت وۆرد ئێرت قەرزی دەوڵەتان بزانە یعنی زەوی ئەو نەوە پارەی تێدانی ئەو نەوە پارە قەردارە ستا لەمەیان گەیاندی ئەمریکا ئەوە شاهەنشایە و دەوڵەتەکی زەخمە و سوڵتەی بەسەرم جیاندا کەچی قەردارترین دەوڵەت ئەمریکا بەخۆیتی ئەمەش لێرە لە پاش 2014 ئەگەر لە فکرتان بی قەرزە چیاندانە گوتانەوە لەگە دانەغازی دۆڕانتان 5 میلیارد دلار 5 میلیارد دلار مەبلغ ئەوەیە ئێستا ئەوەی کە تو دەبینی باج ڕقام کورە هەموو شتە یعنی دوقات و دەقات و سەدقات کرێە هەمووی لە پێناو چیە لە پێناو ئەوەیە ئەو قەردانە بدرێتەوە کە ناشدرێتەوە ئاخیری هەدەفیان چیە تەلاق زۆربی پرۆسی هاوسەرگیری هەروەشێتەوە هەموو ئامانج و هەدەفەکانی ئەو شتانە هەمووی ئەوەیە دەنا شەڕی هەموو دنیاە شەڕی هەموو دنیا لەسەر کەچەرەیە باخوا کامیرەکە جوان تەمەشایەکە پرچی هەموو عالەمەوەچی خۆی کەچەر کە دێشتان بەخۆی هیچی نهاتەوە ئەو دیتە وڵی تەزویری کوڕی تەزویریە بەس چووکە ئەمریکا سوڵتەیە و ئەمریکا ساحیبەتی چێ دەوێری بری ئەو پارە تەزویرە وەکو دەوڵەت وەکو فەرد نا من وەدەرم چییە بەس خۆ بە قسەی منیز نابی بەس با وەکو دەوڵەت کاتی خۆی سەدام حوسێنان بەس لەبەرەوە ئەو 100 دلاری لابرد گوتی نفتی بە ئێوڕۆ دەفرۆشن بەس وەی گو ها قەزافی ئەوە یەک چۆکە غیرەتیان نەبوو ئازان نەبوون یەک چۆکە غیرەتی ئەویان نەبوو بەس قسەکەیان کرد لە ناویان بردن پترۆ دۆلار یعنی ئەمە ڕاستە بەس کارەبای دەبینی دەرێن کارەبا نیە بەس هەدەفەکانی پشکارەبای چییە هەموو بڕۆ هەمووی بگەڕێەوە ئەو بێئیشی و برسیەتی و ڕەش و ڕوتیا دوو ئامانجی لە پشتە بێ ئەخلاقی زۆربی پرۆسەی زەواج نەمینێ ئەگەر هەشە هەروەشێتەوە بەڕاستی لەو سێ شتەی زیاتر دەنا ئیشان بە پارەکان نییە کاربایەکەش یانی لێرانە پارەکان زیاد دەکەن لە بۆ ئەو قەردانە بدرێتەوە بەس فکر بکەوە ئامانجی پشت ئەو پارە زیادکردنێ چیە خەڵک برسیبی ئەوجا خیانە زەوجی زۆر دەبی کابرا ماری پێ بەخێو ناکرێ هەم ڕۆژانە چەندانی ئەوها دەبینین کاکە لە وڵی تەراقدە وڵا عیبم نەبوو لەگە خێزانەکەم بەس پێم بەڕێوە نەدەچوو بزانە عاقبەتی ئەو ئافرەتەی چ عاقبەتی ئەو گەنجەی چە 25 زاری پێ دەکەوت پەنجام لەو هەولێرەی دروست کردیە بڕۆم دوو ڕکعات نێژی سونەت لە مزگەفتێ بکە دەبی پاش 20 دقەی دەرکە خەپات بەس کەفاوەکەیە و نازام دیسکۆیە و باڕە و مەشروبخانەی احتیاجی ئەوانە ئەدی هەموو تەسلیم بوونە لە بۆ ئەوەی یعنی ئەخلاقمان لێ بستینەوە والله یا تابری خراپە هەرێ والله ڕیسیمان نیە ڕاستی ناوەڵە مۆلی دەش باش نییە زیاد دەکا کم دەکا زیاد دەکا شیامانە مستەکاکە تو ناڕازی ئێستا کارلۆکی زەمای قەدیمالیاتی بە دووگوردی بابمەنیالی بنوو کاکەشەوان دەێ باش نێم لێ بکە قەلبی تاوانە نەخۆشە گەگەرمایە خەوی لێ ناکەوی دووگوردی لە تیرۆیش دێخین باشنەی لێ دەکەم ئەدی بۆ شێوازە باوکت فێنێک دەکەیەوە ئەی چ بکەم ونا نەخۆشە قەلبی من نەخۆشیە گەرمە مبەڕیدە قووەتی نییە دنیا گەرمە خۆت دەزانی مبەڕیدە قووەتی نییە وایە ئەی باش ئێستا کە وەکو خۆ دەڵێ ئێوە نەخۆشتان هەیە زیاتر پێویستان بە کارەبایە لە هاوڵاتیی ئاسایی کە ئەویش پێویستی بە کارەبایە هەموو پێویستیمەمە کارەبایە ئەرێ وەڵڵا باشە بۆ خراپە کارەبا وەڵڵاهی خراپە زۆر خراپە زۆری ڕیسی زۆر خراپە ئێستا زۆر خراپ بووە ئەدی مۆلیدەتان مۆلیدەمان بە قورئان نارێم زیاد و کمی زۆر دەکا هەرێ وەڵڵا باشە ئەو سعرەی ئەو نرخەی کە دێتەوە لە کارەبای مۆلیدا لێی ڕازی هەرزانە وەڵڵا گرانە ئارێ وەڵڵا 50,000 لە 50 تر نایەتەوە 3 ئەمپێر 50,000 بەش ناکە هەر فیز دەکا دەی بچم لێ دەمەوە فیز دەکا دەی بچم لێ دەمەوە زۆر خراپە زۆر ئارێ وەڵڵای زۆر خراپە
بەڕاستی پێرمانە ئەوی بەتەمای ئەزمموی مە بگواستەوە بە حیاتی خێر خۆی نبینی دەبی وڵاتەکە لێ دەژێر فانۆس و ئەشتان دابنیشی ئێستا کارلۆکی زەمای قەدیمانلیاتی بە دووگوردی بابمەنیالی بن و کاکەشەوە دەێ باش نیم لێ بکە قەلبی تاوانێ نەخۆشە کارەبامان کوی برێ وەزعکە خراپە گەر مۆلیدە نەبی هەریز نییە نەک بێزاریات تەمەنی یەکەش وچ من عیب نییە منێ ساڵان لەسەر مێزیمە بۆ ئەها ڕزالەتی هیلاکمان دەکەن گەنجی کارەبا چا دەبی بە بڕوای تو تما ئەو خوای بڕای تۆ کەی کێشەی کارەبا لەم نیشتیمانە لەم مەملەکەتە کۆتایی دێ و ئیتر دەڵێن کێشەی کارەبامان نەما و سوپاس بخوا 24 کاتژمێر کارەبای نیشتیمانیمان هەیە وڵی ئەو کاتەیە ئەگە هەمومان خۆمان ڕاستکەینەوە ڕازبوونەوەی خۆشمان لە چ دەست پێ دەکا لەم ڕادەست پێ دەکا هەتا دەگاتە سەرەوە چکە لەبەوەی ئەگەر ئەمە بەخۆشمان خراپین لەبەوەی خراپی خۆمانەوەی کردیا سەڵاتدارەکانیش لەگەرمان ڕاز نەبن و یعنی شتەکانی ئەوەی لە بۆ ملەتەکەی نەکەن خەتای خۆمانە لەبەوەی خەتای خۆمانە ئەمە ئێستا شتێکم لەدەست بی لەو بازاڕەی هەتا پێم کرێ غەدر لە تو دەکەم غەدری منە و تووە یەشکە دەبی غەدر لە من بکە پرسیاری ئەوم کە نرخی کارەبا هەرزانە گرانە نرخی کارەبا بووتە هەشقات ئەمە لە عراق دەژین ئەمە هەرێمین سەر هەرێمی کوردستانی عراق کەچی لەگەر عراق کارەبایەکەمان هەشقاتە ئەو واڵی کردێتەوە هەشقاتە لەگە بەغدای ئەم پرسیتم هەشقاتە پارەی کارەبایمان ئەو ئەم باسی ئەو مۆزوعم دەکرد لە قسەکەی خۆم ڕۆیشت و خۆم لەبیر کرد بەداخەوە هەمومان جێ ئەم نامگوشی سەدانی غورفەکان دەکەم و ئەوکان هەر لە بژێرم کارەبایەکە زیادەکان دەکوژێنمەوە هەمومان جێ ئەمن 20 تا 30 هزارم هەموو جارێ لە هەموو پسولەیەک ئەو پسولەی 121 هزارم هاتەوە لازم چەقات زیادیان کردیە هەمومان جێ ئەو پسولەکانم ئەم لە ماڵی خڕ کردەوە بریا لە باغەرم باە ئەو مانگەی ئەمن 128 هزارم هاتەوە 120 هزار یەک فرسیش قەرداریم هەموو ماجی پارەی خۆشم بە جوانی دەدەم لەسرم خردەبتەوە دوایە ینی یەک مانگ 128 هزار نازانم ئەوەی کە کابرا دەیجێڕی چکە گونا حەبام درۆ نەکەم ئەوەی کە کابرا هەموو جارە دێهینی ئەزانام لەبین دوو مانگ جارێک دێ چل ڕۆژ جارێک دێ 30 ڕۆژ جارێک دێ هەموو جارێک کاتیە ئەی من هەر ببینی 20 لە 30 بووە چکەم زۆ ئاگەم لە کارەبایە ئەو مانگی 121 هزار هاتەوە وابزان ئەو کەشم پێە وابزان پێشمە دامنەیە بەیانی بچممە دایری کارەبای ئەوش پسوولەکەم لە باغەرمە وەڵی سوتفە لە باغەریشمە ئەوت شاشە 121 یاننا یەک مانجیشە 121 121 بابزان 121 نیە یەک مانگە معنەی نازانم کارەباش نیشە ها ئەو کارەبانی ئەوەندە هاتەوە ئەگە کارەبایە معنە دەبا 500 هزاری کارەبای بدەین تۆ کارەبانی ئەوەندە پارەی کارەبامان لەهاتیە دەنا دەڵێن بەشێک لە وڵاتان دێن ئەزمموی کارەباری کوردستان دەگوازنەوە بۆ خۆیان و ئەو کارەبایی کە لێرە هەیە ئەوان دەچنە وڵاتی خۆیان پێشکەشی دەکەن قڕ بەسەر وڵاتی خۆیان دەکەن وڵای ئەزمموی مە بگواستەوە بە حیات خێرە خۆی نبینی بەڕاستی پێرمانەوەی بەتەمای ئەزمموی مە بگواستەوە بە حیات خێرە خۆی نبینی دەبی وڵاتەکە لێ دەژێر فانۆس و ئەشتان دابنیشی ئەزمموی چمان هێتە ئەزممونەکەی بگواستەوە ئەمە یەک ئەزممومان هەیە لە هەموو دنیا دەنجیدا و پاشکەوتی متەسکو لە هیچ کوڕی ئەرزی لە سۆماڵیش پاشکەوتی موچەنیە بەس ئەمە هیتمان شانازی چیان پێوە دەکرد خەڵکیان برسی کردیا پێشتر کارەبای نیشتیمانی بەو شێوە ئێستا نەبوو بەڵام ئێستا سنوورداریان کردیا بۆ نمونە کارەبای نیشتیمانی دەتوانێت تا چەند ئەمپێرێک بەکاربێنی باشە 20 چ لە بۆیان دانای گوتیان هەتا کارەبای نیشتیمانی باشتر و چاکتر بی و بتوانین 24 کاتژمێرەکەی تەواوکەین ئێستا و سیستەمەیان پەیڕەو کرد کارەبا هەر خراپە لە هەموو شوێنێک ئێستا لە بازاڕی پەیڕۆ نەکرایە بەڵام برادرم هەیە لە بازاڕی لەنگەی پەیڕۆ کرایە لەوێندەر بازاڕی لەنگەی کۆمبڵێ یعنی بارگرانێکی یەکجار زۆری خستە سەریان بەرەوەی ئەو کاتی دەیانتوانی سپلیت پێکەن ئێستا سپلیت نمایە لەوێ ناتوانن پێکەن سپلیت زیاتر مباڕیدەیەکی بچووک دەتوانین پێکەن و گڵۆپەکانیشیان یەکجار زۆر کەم کردیتەوە لەبەر ئەوەی پارەشی یەکجار زۆر خەیاڵی ینی کۆتا پرسیارمەوەیە زۆر ڕاد ناگرم دەبینم ئارەقێکی زۆرت کردێ گەرمایە با زیاتر بێزارت نەکەم بانە بەمای ناڕەحەتی بۆت بەڵام دەپرسم چۆن دەتواندرێ
نرخی ئەمپێری مۆلدەکان کەمتر بکرێتەوە بۆ ئەوەی ببێتە بارسوچی بۆ هاوڵاتیان بە پێدانی گاز هاوکاریکردن دەعامکردنی مۆلیدەکان خاوەن مۆلیدەکان ئەو کاتی پارەی مۆلیدەکان کەمتر دەبی و بارگرانیش لەسەر خەڵک کەمتر دەبی بڕای تو کەنجین چارەسەر دەبیتە واللهی نازانم برم کەنجی چارەسەر دەبی نازانم بڕات پێ نییە ناوەڵا ناوەڵە کارەوە وەتی بەبیرن دێ کارەبارە وایە وەتی بەبیرن دێ کارەبە هەر ئەوەی زمانی قەدیم هەوو داگۆ سێیان پێرێکە لەوەتیان ژێوارەوالەیە کەواتە بە بڕای تو چاش نابی واللهی نازانم ناوەڵە زەحمەت چابی هەرەوە برمەکە چادەبی ناوەڵە زەحمەت چابی بۆ توی هاوڵاتی 50,000 زۆر نییە وتکو زۆر نییە چاوەکەم زۆرە گەلە زۆرە ئەم شعرم نای دەفرۆشن چاوەکەم عەدی خڕ نابیتەوە بەڕۆ لە چی خڕێتەوە کاکەم داواکاریمان لە حکوومەتی کاکە لە بما چاک کارەبایەکەمان لۆ چاکە معاشەکەمان بداتێ و کارەبایەکەمان لۆ چاکە مەمنونی دەبین باشی خەڵک هەبوو هاوڵاتی لێرە هەبوو دەبوو کارەبام زۆر باشە 24 ساعتی هەیتمان لە چێندەر لێرە ئەخێرێ فەرقیە ئەم مەبەستی لە ماڵ ناوەڵا هەیە خەینا مۆلیدە یەک بەردەی پێ نابی سێ ئەمپێرم بەردەی کوێ پێ نابی باشە بە بڕای تو کەنجی چا دەبی واللهی ئینشاڵڵە چا دەبی واللهی برێم کەنجت چا دەبی چا دەبی بە بڕای تو کوچا دەبی واللهی کوچا دەبی کارەبایەکەمان لۆ باشکە و معاشەکەمان بداتی و کاکە ئەمە معاش خۆرنینە بەسەگە معاشەکەی بداتە خەرچ خەرکە بازارەکە دەبیتەوە نییە بازاریشت خراپە ئەجیکو هەر لە بازارم خراپە کاکەوە تەشانداری دەفرۆشین برا هەرێ وەڵڵا واللهی مەمنونتان دەبم نییە داواکاریمان لە حکوومەتیە لە بما چاکە پێم وایە خراپی دۆخی کارەبا زۆر بێزاری کردی زۆر کاکە بە تاسبێنی باشنی لە بابم دەکەم بە دوگوردی بازار نییە لەلایەکی کارەبا نییە هەبەس معاشەکە بی کاکە مەمنوی حکوومەتی نە معاشەکە بی لەخوای بە زیاد بی بەس معاشەکە بێت و رازی کە ها ڕازی معاشەکەی بداتە خەرچی و خەرکەش دەخۆی پارەکەی دەیەختە بازاڕووی تەواو هەر ئەوەندەیە بەڕاستی توێرم ئەوی بەتەمای ئەزمموی مە بگواستەوە بە حیات خێر خۆی نابینی لەبی وڵاتەکە دەژێر فانۆس و ئەشتان دابنیشی ئێستا کارلۆکی زەمای قەدیمانلیاتی بە دوگوردی بابمەنیالی بن و کاکەشەوان دەری باش نێم لێکە قەلبی تاوانێ نەخۆشە کارەبامان کوی برێ وەزعەکە خراپە گەر مۆلیدە نەبی هەریز نییە نەک بێزاریات تەمەنی یەکەش وچ من عیب نییە منێ ساڵان لەسم بێزیمە بۆ ئەها ڕزالەت هیلاکمان دەکەن کەنجی کارەبا چا دەبی بە بڕای تو تما ئەو خوای بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر خراپی دۆخی کارەبا وڵاتیان نیگەران لەو کارەبایی کە پێیان دەدرێت و داواکارن حکوومەت یاریمی کوردستان کارەبای نیشتیمانیان بۆ چاپ بکات و ئەو کارەبایی ئێستا کە هەیە زۆر جێگای نیگەرانی وڵاتیانە هەروەها ئەو نرخەی کە کارەبای مۆلیدا دێتەوە بە وڵاتیان نرخێکی گرانە وڵاتیان داوا دەکەن حکوومەت گازوایل بۆ خاوەن مۆلدەکان دابین بکات تاوەکو بارگرانی لەسەریان کەمتر بێتەوە تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ